ئەگەر بەنجاوی تشرین هەرس بێنێت چی بەسەر عێراق دێت؟ گروپەکانی سەر بە تورکیا بۆچی دەیانەوێت بەنداوی تشرین ببڕن بەرەو کۆبانێ؟ لەگەڵ ڕوخانی ڕژێم یاسەد و چڕبوونەوەی هێرشی گروپەکانی سەر بە تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان، نیگەرانی هەرەسێنانی بەنداوی تشرین بۆ تا بابەتی هەرە گرنگی بەرپرسانی کشتوکاڵی عێراق. بەنداوی تشرین لە نێوان هەردوو شاری منبەج و کۆبانیە و ئێستا لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەیە. بەنداوەکە توانای لە خۆگرتنی ملیارێک و 800 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و ئێستا ملیارێک و 500 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە. هەروەها ئەو بەنداوە دەتوانێت 600 مێگاوات کارەبا بۆ شاری منبەج و کۆبانێ و گوندەکانی دەوروبەری بەرهەم بهێنێت. بەڵام بەهۆی هێرشە بەردەوامەکانی هێزەکانی سەربا تورکیا بۆ سەربەنداوەکە لە ئێستادا تەنها 100 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت. هەروەها بەشێک لە بەنداوەکە ژێر ئاو کەوتووە و ئەو ئامێرە کارەباییانەی کە بۆ کارکردنی بەنداوەکە پێویستن زیانیان پێگەیشتووە. لە ئێستاشدا بەهۆی وەستانی ئیشتەیدا نزیکەی 16 ڕۆژە شارەکانی کۆبانێ و منبەج بێکارەبان. فرات تەمیمی سەرۆکی پێشووی لیژنەی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکان لە پەرلەمانی عێراق ئەمڕۆ دووشەممە 23 کانونی یەکەمی 2024 مەترسیەکانی ڕوخان و هەرەسێنانی بەنداوەکەی ئاشکرا کرد. تەمیمی لە چاوپێکەوتنێکدا وتی چەند ڕۆژێکە بە نیگەرانیەوە بە دوواداچوون بۆ ئەو پێکدادانە توندانە دەکەین کە لە دەوروبەری بەنداوی تشرینی سووریا لەسەر ڕووباری فورات ڕوودەدەن. بەڵام هیچ زانیاریەکمان نییە لەسەر قەبارەی ئاو لە کۆگای بەنداوەکە کە ئایا بەهۆی پێکدادانەکان ژێرخان و دەواازەکانی بەنداوەکە ڕاستەوخۆزیانیان بەرکەوتووە یاخود نە، چونکە چەقی پێکدادانەکان دەواازەی بەنداوی تشرینە و ئێستا بەدەست هێزەکانی سووریای دیموکراتەوەیە. شارەزایانی بەندا و سەرچاوەئاویەکان دەڵێن عێراق بۆشایەکی گەورەی لە کۆگای بەنداوەکانیدا هەیە، بەتایبەتیش لە شاری حەدیسە. بۆیە لە هەر بارودۆخێکدا کە بەنداوی تشرین هەرس بێنێت شەپۆلێکی گەورە لە حەلەبەوە بەرەو ڕەقە و دێرەزور، لەوێشەوە بەرەو بووکەمال و قائیم تا دەگاتە حەدیسە و ڕوومادی و تەنانەت بەغداش بگرێتەوە، چونکە سەرجەمی ئەو ناوچانە لەسەر هەمان ڕێڕەوی ئاون و دەکرێت ئەو شەپۆلە بەهێزەی داڕمانی سەدەی تشرین کە ملیارێک و 500 ملیۆن مەتر سێجا ئاو بە خێرایی بەرەو ئەو ناوچانە بێت و بەشێکی زۆری گوند و زەویەکانی ئەو ناوچەیە ژێر ئاو بکەوێت. ئەوەش ئەو ترسەیە کە چەند ڕۆژێکە وەزارەت و بەڕێوەبەرایەتی بەندا و سەرچاوە ئاویەکانی عێراق بەردەوام هۆشداری لەبارەوە دەدات. لەگەڵەوەش داوا دەکرێت بە دوواداچوون بۆ پێشهاتەکانی بەنداوەکە بکرێت، چونکە یەکێکە لە بەنداوە گەورەکانی سەر ڕووباری فورات. لە ئێستا شەڕ و پێکدادانێکی توند لە دەوروبەری بەنداوی تشرین هەیە کە بەنداوەکە دەواازەی نێوان شاری منبەجە و بەرەو کۆبانی. هێزەکانی سەر بە تورکیا دەیانەوێت بەنداوەکە بەرەو کۆبانێ ببڕن و بە شێوەیەکی فراوان هێرش بکەنە سەر کۆبانێ، چونکە گەیشتنی ئەو هێزانە بە کۆبانەیە پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان کانسۆنەکانی دەپچڕێنێت. بەپێی ئاماری ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی هەسەدە و ئەنجومەنی سەربازی شاری منبەج تا ئێستا نزیکەی 300 چەکداری سەر بە گروپەکانی تورکیا لەو بەنداوە کوژراون. لە بەرامبەردا نزیکەی 15 شەڕبانی هێزەکانی سووریای دیموکرات شەهید بوون.